بەڵازان لە تەوەری کۆتایی بەرنامەکەمانە قسەیەکەین لەسەر پرۆژەی وەرگێڕانی کتێبەکانی ئۆکسفۆرد بە میوانداری هەرێکە لە بەڕێزان دکتۆر محەممەد میکائیل وەرگێڕ و هەروەها بتۆر بەڕێز هەرێم عوسمان سەرپەرشتیاری پرۆژە. زۆر بەخێر بەڕێزان. کاکرم سەرەتا لە بەڕێستەوە دەست بکەم ئەم پرۆژەیە پێمان بناسێنی و پێمان بڵێ بیرۆکی پرۆژەکەەوە لە چێ و سەرچاوی گرتووە. بەڵێ سڵاوتان لێ بێ و هیوادارم باش بن. دیارە پرۆژەی وەرگێڕان بە تایبەت وەرگێڕانی کتێبەکانی ئۆکسفۆرد لە دەستگای جەمال عیرفان جێبەجێ ئەکرێت بە هاوکاری دارایی دکتۆر تاها ڕەسوڵ. دیارە کتێبەکانی ئۆکسفۆرد کە خۆی لە پرۆژەیەکی چڕ و هەمەلایەن دەبینێتەوە، زیاتر لە 650 کتێب ئەبێت کە ساڵانێکی زۆرە دامەزراوەی ئۆکسفۆرد ئەم کارەی ئەنجام داوە لە سەرجەم بوارەکاندا بە شێوەی کتێبی پچکۆلە یاخود پێشەکی کورد هەوڵی داوە کەسانی زۆر شارەزا پسپۆر بۆ هەر بوارێک دەستنیشان بکات بۆ ئەوەی کە کتێبێک بنووسن تا ببێتە سەرچاوەیەک بۆ ناساندنی ئەو بابەتەی کە لەبارەیەوە ئەنووسێت. ئێمەش وەک دەستگای جەمال عیرفان و بەڕێز دکتۆر تەها کە ئەم بیرۆکەیی هەبوو کە ئەو کتێبانە وەرگێڕێ، منی ڕاستپار تاوەکو سەرپەرشتیاری وەرگێڕانی ئەو پرۆژەیە بکەین. ئەوە تا ئێستا نزیکەی زیاتر لە 65 کتێبمان ئامادە کردووە، 26یان چاپ و بڵاو بوونەتەوە و 35 دانەی تریش وە ئامادە ئەبن کە لە ماوەیەکی نزیکە ئەوانیش بڵاو ئەکرێنەوە. کاکرم چەند کەس ڕۆڵیان هەیە لەم پرۆژەیە؟ ئێوە تیمێکتان پێکهێناوە یاخود لە کێ پێک دێ؟ بەڵێ دیارە وەرگێڕان جۆرێکە لە پیشاوە کارێکی هێزگار گرنگە، لەبەرەوەی کە جۆرێک لە کەشێکی گفتوگۆ دروزەکات لە نێوان نەتەوە جیاوازەکاندا، لە نێوان بیرکردنەوە جیاوازەکاندا. بۆیە پێویستی بەوەیە کە تۆ کەسانێک ئەو کارە بکەن کە شارەزا بن و جۆرێک پسپۆڕیان هەبێت لێ هاتوویان هەبێت لەو بوارەی کە وەرگێڕانەکەی تیا ئەکەن، لەبەرەوە کە ئەم کتێبانەش هەمە ڕەنگن واتە هەمە بوارن، بۆیە بەپی بوارەکان بەپی ئەو ئەزمونانەی کە وەرگێڕەکانی ئێمە لە پرۆسی وەرگێڕانە هەیەە هەڵمان داوە بۆ ئەم پرۆژەیە پەیوەندی بگرین بەو کەسانەوە کە شارەزایی و لێ هاتوویان هەیە لە وەرگێڕاندا. بۆیە زیاتر لە 15 کەس 15 وەرگێڕ لەم پرۆژەیە بەشدارە. بەشێکی زۆریان کەسانێکن کە ئەزمونیان هەیە واتە پێشتر وەرگێڕانیان کردووە و خۆشبەختانە کەسانێکی ژەن کە بۆ ئەم پرۆژەیە دەستپێکیان بووە کە کاکە محەممەد یەکێکە لەوانە کە یەکەم ئەزمموی بووە، بەڵام تا ئێستا دوو کتێبی بۆ وەرگێڕاوین و چەندین کەسیکە هەیە کە هەم لە باشووری کوردستان هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان بەپی ئەو بوارەی کە حەزیان لێیە لەبەرەوەی کە هەم تەجروبیانەیە هەم ئارەزووی ئەکەن ئێمە کتێبەکانمان پێیاون بە واتایەکی تر ئێمە تێستێکمان هەیە یاخود با بڵێن لیژنەیەکمان هەیە کە هەر بەرگێڕێک ئەتوانێت پەیوەندی بگرێ بەو پرۆژەیەوە، بەڵام بەر لەوە ئێمە چەند لاپەڕەیەکی پێوەرئەگەڕین و ئەگەر وەرگێڕانەکەی شایستەی ئەوە بوو کە بەردەوامی هەبێت ئێمە ڕای ئەسپێرین کە بەردەوام بێ، ئەگەریش ناوە کە ئێمە ناتوانین لەگەڵیان ئیش بکەین. دەستخۆش. کاک محەممەد وابزان بەڕێزت قوتابی کۆلێژی پزیشکیشت لەگەڵەوەشا وەرگێڕی لەناو ئەم پرۆژەیە. پرۆژەکە چۆنە بینی و هەروەها گرنگی ئەم پرۆژەیە لە چیا خۆی بینێتەوە؟ سەرتا دەستخۆشی تەوەرەکەتان لێگەم. ڕاستی من کە ڕۆتینی خۆم کە خوێندنەوەیە بە حکومیەوەی بوارەکەشم پزیشکیە بەردەوام ئاشنایەتیم لەگەڵ کتێبە پزیشکیەکانە هەیە. جا جامیعەی ئۆکسفۆرد کە چوارەم بەهێزترین جامیعەی لە ئاسی جیهاندا وە کتێبەکانی ئەم زنجیرە کتێبەیە کە 600 کتێبن چەندین بواری پزیشکی گرتووەتەوە، هەروها بواری بایۆلۆژی و بایۆکیمیستری. من ئاشنایەتیم پێیان هەبوو پێشتر
وە کتێبەکان زۆر بەناوبانگن تا ئێستا بۆ زیاد لە 20 زمان وەرجێڕاون کە ئەم خوێندەوە هەستم کرد ئەم کتێبانە جیاوازن بە شێوەیەکە کە ئەگەر لە بوارەهی خۆشدا نەبیت ئەتوانی سوودی لێبینی. من گەشە لە کتێبەکان کە وەرم ژێڕاوە دەربارەی خوێنە هەستم کرد کاتی ئەم کتێبم خوێندەوە کتێبێکی زۆر ئاسان و بە شێوەیەکی جواندا ڕێژراوە لە سەرەتا بە مێژوەکەی هات و پاشان خوێنەر ئەناسێنێ بە مێژوو زانستی هاوچەرخی خوێن و هەروە کتێبەکانی تریش بۆیە زۆر زۆر پێویستم زانی چونکە ئەم فەراغەمان هەیە لە کتێبخانەی کوردیە و خودی کتێبەکەش باشە بۆی برام داوەری بێڕن. باشە کاک محەممەد ئەمەوێ ئەوە پرسم ئێوە وەکو وەرگێڕەکان هەندێک جار کێشەی ئەومان بۆ دروستە بێت لە هەموو زمانەکان وەرگێڕەکانەوەیان هێڵن کوردی بۆ زمانەکانی تر هەندێک وشە و دەستەواژەمان هەیە دەست ناکەوێتە بە تایبەت لە بابەتە زانستیەکانە ئەمە تا چەنە ڕاستەیەوە وەرگێڕستی پێەکەن. بەڵێ لە وەرگێڕان چەندێ بەتوانابیت هەر کێشت بۆ دروست دەبێت بە تایبەتی کتێبەکانی ئۆکسفۆرد کە هەم کوردن هەم زانستیشن وەک دانیێڵێ کە سەرخ ئەسکەندەری دینی بە داراوتی هەم دەریدارە بەڕاستی چەندە دارای زمانەوانیت هەبێت هەر کێشت بۆ دروست دەبێت یەکێ لەو کێشانەوەی خۆمان شارەزای زمانەکەمان نین زمانەکەمان زۆر زمانێکی چڕوپڕە بەڵام دیالێکتی زۆر جیاوازی تایە شێوازی زۆر جیاواز لەوانەیە خۆمان شارەزانە بین هەروها لەوانەیە بەشێک شارەزایی نەبێت لە زمانی بەرامبەر هەندێک جار زمانی باویش ئەگۆڕێ بۆ نەوە کاتی منم کتێبانەمە خوێندەوە وشێک نەبوو بە ناوی کەرەنتینە کەس نەیزانی کەرەنتینە چییە چونکە وشەی کەرەنتینە وشەیەکی ئیتاڵی کۆنە بەڵام دوای بۆی بڵاوبوونەوەی کۆڕۆنای هەمومان ئاشنایەتیمان هەیە کە کەرەنتینە چی کەواتە زمان ئەگۆڕێت گرنگەوێت و مەفهومەکە بگەێنیتە خوێنەر کاتێ خۆتیش کتێبەکە خوێنیتەوە مەرجی نییە خۆت هەموو جارە لی تێبگەی بەڵام بڵێم بە ئەو کەسەی باشترین تێگەشتین بۆ کتێب هەیە مترجمة فما يفهم الحداث إلا التراجم كسب قد مترجم لا كتابك تيناقد بلا بيقمان أو شيء ما بو دروز بو أوش حالي هي تواني بونو من الروم كدنا بديت يعني بشواز لشوازقان وشيء يكون جاي بدوزيتو باشە کاکەرێم ئەو باسی کاک محەممەد باسی لە بوارە زانستیەکەی کردو لە بواری تۆبی و کیمیستری و ئەو بابەتانی کە ئەم کاری لەسەرەکە و بۆ وەرگێڕانی ئەم باشترە بەڵام بەگشتی بە ئاماژەی بین ئەو بوارانە چین کە کتێبەکانی ئۆکسفۆرد خۆی لە خۆی گرتووە. بەڵێ وەک باسم کرد کە دامەزراوەی ئۆکسفۆرد بە پرۆژە ئیشەکات وە بۆ ئەم پرۆژەیەشی کە وەک گوتم هەم دوورمەودایە و لە مێژە دەسی پێ کردووە و هەموو بوارەکانی گرتووەتەوە لە فەلسەفە زانست ئوستورە بوارە پزیشکیەکان تەنانەت بۆ منە یەکەم کتێبی بە تیرۆریزم دەست پێکا کتێبێک لەبارەی تیرۆریزم زمان و پەروەردە و یاسا و ئەندازیاری و جوگرافی و هەموو بوارەکان و لە هەمووشی گرنگترەوەی کە تایبەتمەندی ئەم کتێبانە بە چەشنێکە ئەو کەسەی کە ڕائەسپێرێت کۆمەڵێک با بڵێن بیرۆکەی پێ ئەدرێت لەسەر شێوازی نووسینی یەکەم لە ڕووی زمانی نووسینەکەوە دووهەم لە ڕووی داڕشتن و لایەنی هونەریەوە کە زۆربەی کتێبەکان وێنەی تیا بەکار هاتووە خاڵێکی ترەوەیە کە پێویستە ئەو کەسەی کە ئەم کتێبێک ئەنووسێ لەبارەی هەر بوارێکەوە لە ئۆکسفۆرد لە دەستپێک واتە ڕەوتێکی مێژووی بگرێتە بەر بۆ ئاشناکردنی خوێنەر بەو ڕۆتە مێژووی ئەو بوارە کە تیا ئەنووسێ و ئەم ڕەوتە مێژوویە درێژە بێتەوە تاوەکو هەنووکەواتە تازەترین توێژینەوە و تازەترین کارکردنەکان لەبارەی هەر یەکێک لەو بوارانەوە کە ئەو نووسەرەی ئۆکسفۆرد ڕایسپێراوە بووی دەبێت ئاماژەی پێ بدات بەڵێ بەواتایەکی تر کتێبەکە ڕاستە بچووکە بەڵام چەشنی ئینسایکلۆپیدیایەک دەتوانێت کار بکات واتە هەر یەکێک لەو کتێبانە بەخۆی بەڕاستی جۆرێکە لە مۆسوعەی زانیاری و بە زمانێکی زۆر ئاسان شێوازێکی زۆر ڕەوان توانی بێتی کە ئەو کەسە بینوسێت بەوە گوتیشم لە ڕووی هونەریەوە لە ڕووی ئەوانەوە کە شێوازی دیزاینکردنی یاریدەدەرە بۆ تێگەیشتنی زیاتر بە سوودوەرگرتن لەو وێنە و ڕوونکردنەوانەی کە ئەدرێت. جانە کاک محەممەد ئێوەکو گروپەکەی خۆتان ئایا ستایلی وەرگێڕانتان چۆنە ستایلێکی تایبەتتان هەیە یاخود جگەلەوەی کە ئەندامەکانتان زۆرن کاتێک کە کتێبێکدا ئەنێن بۆ وەرگێڕان وەکو تاکە کەس بەیەک وەرگێڕ وەری ئەگەڕن یاخود بە گروپ وەری ئەگەڕن؟
بەڵێ ستایلی ئۆکسفۆرد ناتوانانی لە ستایلێکی خۆی لا بدەیت چونکە ستایلێکی تایبەت بەخۆی هەیە و جیاوازە لە کتێبەکانی تر هەر کتێبێک شێوازی خۆی هەیە بەڵام ئۆکسفۆرد ئێمە بە گروپیش ناکەین مەجموعە کەسی تایە بۆ نە دوو وەریان گێڕا من ڕاستی سەرەتا پێشەوەی بزانم ئەم پرۆژەیە هەیە کتێبێک مە گێڕا بوو ئەو کاتە ئینجا زانیتم ئەم پرۆژەیە کەواتە شتەکانمان بە شێوەیە کەسیە بەڵام هەموو دەژێت سەربەرشی مامۆستا هەرێمە ئەو چەترەکەی ئەو ئەزانێت چ کاتێک بۆ نمونە لەسەر ڕێگەکە لا داوایان چ کاتێک بۆ نمونە پێویست بە ڕاستکردنەوە هەیە پێویست بە چاکردن پێویست بە پێشنیار هەیە یان چ کاتێک کارێکی باش کرد پێویست بە دەستخۆشی هەیە هاتمازارم چاودێریتانەکە لە کاتی بەڵێ بەڵێ ئەگە کەسێک شتێکی باشکە ئەو بمانی نەقلەکە بمانی ئاڵوگۆڕەکە زۆر باش کاکەرێم ئەم جۆرە پرۆژەیە تا چەندێک گرنگاوە ئەمە تا چەندێک وای کردووە کە کەسانێکی زۆر زانستی لە خۆی کۆبکاتە و بتوان بەرهەمێکیان هەوێ کە خزمەت بێ بە بواری زانستی بەتایبەتی لە هەموو ئەو لایەنانش کە باسان کردیانی دڵنیام منێکی خوێندکار لە هەر بوارێکا بێ ئەتوان سوودێک لەم بەرهەمانی ئۆکسفۆرد ببینن. دیارە بەرهەمانە بۆ خۆیان ئەگەر گرنگ نەبوونە بۆ زمانەکانی دنیا وەرنە ئەجێڕان و وەک وتیشم دامەزراوی ئۆکسفۆرد بەڕاستی دامەزراوەیەکی هەرزە نییە دامەزراوەیەکی کامڵەوە زۆر بە پرۆژەوە کاری کردووە و کتێبەکانیان بەگشتی هەمووی کتێبی زانستی چاکن و دڵنیان بە وەرگێڕانی بۆ زمانی کوردی کە ئێمە دەستمان پێ کردووە سوودێکی ئەجگار گەورە ئەگەێنێت بە هەم خوێنەری کورد هەم خوێنکاری کورد لەبەرەوەی وەک وتم شێوازی پسپۆڕی وەرگرتووە دیارە لەو کتێبانەیە کە ئێمە تا ئێستا وەرمان گێڕاوە خۆشبەختانە کۆمەڵە کتێبی تایە کە ئەتوانم بڵێم لە یەکەمینەکانن واتە پێشتر ئەلەو بوارە دەستی بۆ نەبراوە یاخود وەرگێڕان نەکراوە یاخود نووسین ئەنجام نەدراوە بە زمانی کوردی کە ئەمە هەم بڕێک سەختی دروست ئەکات سەنگینی دروستەکە بۆ وەرگێڕەکەی کە وەکوای یەکەم ئەزمون بکات لە بواری زمانەکەی بەرکەوتنی زمانی کوردی لەگەڵ زمانێکی ترا بۆ بوارێک کە پێشتر دەستی بۆ نەبراوە بەڵام خۆشبەختانە هەموو زمانەکان ئەگەر کەسانێک کە بیانەوێت ئیمکانیت و توانای ئەویان هەیە کە بیری پێ بکەنەوە لە هەر بوارێکا بێت زمانی کوردیش بۆ وەرگێڕانی ئەو پرۆژەیە لەبارە و ئەمە وای کردووە کە ئێمە بۆ یەکەم جار دەست بەرین بۆ کۆمەڵێک بواری زانستی فەلسەفی کە تازەن کاکە محەممەد خۆی لە بوارە زانستیەکە ئەو دوو کتێبەی وەرگێڕاوە کە لە ڕاستیە یەکەمینەکانن کتێبمان لەبارەی ئەخلاقی پزیشکیەوە چاپ کردووە کە ئەمە لە ڕاستیە هەم زۆر تازەیە هەم زۆر نوێ هەم زۆریش پێویستە بەڵێ لەبەرەوە لە ڕاستیە کۆی ئەو کتێبانە چ لە بوارە فەلسەفیەکان چ لە بوارە زانستیەکان چ لە بواری زمان لە بواری پەروەردە و لە زۆر بوارە کە ئێمە هەوڵمان داوە بۆ نمونە بەپی پێویستی ئەفزەڵیەت بین بەو کتێبانە کە پێویستن بۆ کتێبخانەی کوردی بۆ خوێنەری کورد و بۆ خوێنکارانی زانکۆ کە بەشێکی زۆریان تەنیا زمانی کوردی ئەزانن لەبەرەوە دەرگایەکی باش ئەکاتەوە بەڕووی خوێنەر و خوێنکاری کووردە و لە هەمووشی گرنگترەوەی کە یەکێک لەو مەرجانەی کە پرۆژەکە ئێمە قوبوڵمان کرد ئەوەیە کە بە نرخێکی هەرزان بفرۆشرێت واتە ئەو کتێبە لە ڕاستیە بە نرخێکی زۆر زۆر ڕەمزی ئەفرۆشرێت بەس بە خاتریەوە کە خوێنکارێک خوێنەرێک بتوانێت زۆر بە ئاسانی بە نرخێکی کەم بتوانێت سوودی لێوەرگێت و کتێبەکان بڵاو ببنەوە بەناو خوێنکاران و زانکۆکاندا. کەواتە مامۆستا هەرێم پێشوازی خەڵک بۆ ئەو کتێبانەی ئێوە چۆنە یاخود ئەو چینانەی کە زۆر پێویستیان پێیەتی بەتایبەت ئەوان لە پسپۆڕێکی دیاری کراون ئایا وەرگرتنیان بۆم کتێبانە لە ئاستی چاوەڕوانی ئێوەدا؟ لە ڕاستیا خۆی کەشی فرۆشتنی کتێب ئەوەندەی کە با بڵێن من لە هاوڕێکانمەوە کتێب فرۆشیەکان ئەیبیستم کەشێکی لەبار نییە بەگشتی با بڵێن دۆخەکە دۆخێکی خۆش نییە هەر ئێستا خۆتان ئەبینن کە خۆپشاندانە لە بەردەم زانکۆیە لە بەرخاتری دەرماڵە بە واتایەکی تر خوێنکاری ئێمە و خوێنەری ئێمە لە ڕووی ئابوووریەوە لە دۆخێکی باشانە بۆیە بەگشتی کتێب فرۆشیەکان ئەناڵێن بەدەست نەفرۆشتنی کتێبەکانیانەوە
بەڵام لەگەڵ ئەوەشە وەگوتم کە کتێبەکانی ئۆکسفۆرد کە چاپمان کردو بە نرخێکی ئێجگار ڕەمزیدانراوە بۆیە تا ئەندازەیەک وەکو ئەزمموی یەکەم کە 26 کتێبمان بڵاو کردەوە پێشوازیەکی باشی لێکراوە لە دوای ئەوەش بەردەوام پەیوەندیمان بۆ هاتووە کە پرۆژەی دووەم کەی دەست پێکا بۆ بڵاوکردنەوە خۆشبەختانەوە کە ئێستا وەجبەی دووەمی کتێبەکان ئامادەیە هیوادارین کە شوێنی خۆی بگرێت چووکە لەم وەجبەی دووەما کۆمەڵە کتێبی زۆر جیاواز تازە لە خۆ ئەگرێت کە هیوادارم ببێتە هۆی جێگە ڕەزامەندی خوێندکارەکە. محەممەدێکێک لە بوارە گرنگەکانی خوێندن بە تایبەتی توێژینەوەیە و دڵنیام زۆربەی سەرچاوەکان کە ئێمە هەمانەوەکو قوتابی کوور هەمومان توێژینەوەمان ئەنجام ماوە پێی خوێندکار بووین یعنی دەزانین سەرچاوی کوردی زۆر کەمە و قورسێکی زۆر هەیە بۆ خوێندکارانی لە زۆر ڕۆ لەمپەر هەیە بۆ ئێمە ئەمە تا چەندێک دەبێتە هاوکاری بۆ خوێندکار بۆ ئەوی کە سەرچاوێکی باشی دەست بکەوێ و بتوانێت لە لێکۆڵینە و توێژینەوەکانە سوودی لێوە بگرێت. بەڵێ بێگومان هەمومان خوێندکار بووینە و ئەو کێشەمان توش بووە بۆ نمونە ئەتەوێت لەسەر بابەتێک لێکۆڵینەوە راپۆرتێک حازر بکەیت یان بە پێچانەوە جاروای مامۆستا ئەوێت لەسەر بابەتی خوێندنەوەی زیاتر بکات راپۆرتێکیش جاری بەڵێ تەنات بزە راپۆرتێکی خوێندکارێکی ئامادەی تا بۆ توێژنەوەی قۆناغی کۆتایی زانکۆ سەرچاوەمان زۆر کەمە ئەتوانین لە خۆمان پرسین دوایین کتێبی زانستی کە لە کتێبخانەی کوردیدا بینی چی بوو بیرمان نایەتەوە چکە نەمان بینیوە ئێمە پێمان خۆش بوو ناوەندێکی گەورەی وەکو زانکۆی سلێمانی بۆ نمونە بێت بڵێ محەممەد ماوەسا هەرێم ئێوە پرۆژێتان هەیە ئێمە هاوکارە بین چونکە ئەم پرۆژەیە لە ئاستی گەورەی زانکۆدایە ئەگەر زانکۆ موسوعەیەکی وای هەبێ ئەو کات هیچ کات خوێندکارەکانی پاکی ناکرێت ماوەساکانی پاکی ناکرێت جگە لەوانە لە کتێبە ئینگلیزیەکاندا ئێمە لە کتێبە کوردەکە ئەممان نێناوە لە کتێبە ئەسڵەکەیە لە کۆتایە دەیان سەرچاوی تری داوە کە تو ئەتوانی دووبارە بڕۆیت لەو بابەتەیە بخوێنیتەوە شارەزای زیاتر بەدەست بێنیت وەکو مامۆستاوتی هەندێک بابەت هەیە یعنی لەوانەیە لە گوگڵی سێرچی بۆ پێی دەست نەکەوێت بابەتەکان بابەتی زۆر تایبەتی تایە بابەتی تایە کە زۆر تازەیە دەست ناکرێت بۆ داڕشتنە جوانی ئۆکسفۆرد بۆیە زۆر بە پێویستێ زانی حەق بوو ناوەندەکان یارمەتیمان بدەن حەق بوو خوێندکاران خۆیان ڕوو لەمە بکەن ئەمە بۆ ئەمڕۆ نیە ئەمە بۆ چەندین ساڵی تر سوودی دەبێت. هۆکاری ئەوە بۆ شێگەڕێنەوە کە زانکۆی سلێمانی گرنگی نادا ئەم جۆرە پرۆژانە هەست بە گرنگێکی ناکە یاخود کەم تەرخەمیە هەر نه مامۆستاکان خوان مامۆستا خۆ مامۆستای جامیعەی سلێمانیە ناوەکو موسسەکە بەڵێ بۆکو موسسە ئۆرگەنایز نییە ڕێکخراو نییە موسسەیەکی کامل نییە و جارێک کێشەی هەرمانەوەی هەیە ئەوە تا خوێندکارەکانی خۆپشاندانەکەن خوێندکار کە یەک هەمومان زانکۆمان خۆشی بەڵام یەکەم جا کە هاتوینەتە زانکۆ وتمانەکەی نەجاتمانە بێت پرسیارمان کردەوە کەی تەواو بێت ئەمە هەستمان کردووە ینی لە تیجارەتێکین زەرە دەکەین وەک نالیە لە مەدرسە مەحبەسێ مەبحەسی وەسوەسەی کەسی تێدا ئەمە خۆس و خۆشەستەندی نییە یعنی هەستەکەین زەرە دەکەین هەستەکەین لە سزنەی خۆمان ڕزگارمان بێت بۆ کێبی لە پرۆژە کاتەوە بەڵام ئێمە وەکو کەسانی خوێنەریان ئەو کەسانی کە شارەزان ئەبێ لە لای خۆمانەوە هەست کەسی چونکێکی ئەمە وەزع بگرین و بەرەو پێشتری بدەین و خزمەتی زمانەکەی خۆمانی بکەین. کاک هەرێم ئێمە بەڕاستی توێژینەوەی باڵامان هەیە ینی ناوەندمان هەیە بۆ توێژینەوە بۆچی هاوکاریم جۆرە پرۆژانە ناکرا پێویستە کێ هاوکاری ئێوە بکە بۆ ئەوی کە زیاتر خزمەت بکەن لەم بوارەدا بەرهەمی جوانترتان هەبێ خوێنەرێکی زیاتر سوودی لێ ببینێ. لە ڕاستیە ئەوەی کە پێویکات دیارە کە پێویستە حکوومەت ئەو کارە بکات و حکوومەتیش دیارە بە پێی ناوەندەکانی پێویستە بەوەی کە دەستی ئەم پرۆژانە بگرێت و دەستگرتنەکەش هەر تەنیا پەیوەندی نییە بە دەستگرتنی مادیەوە بەڵکو بریتە لەوەی کە ئامادەسازی بکات لە ڕووی زەینیەوە لە ڕووی پەروەردەییەوە بۆ خوێندکارەکان بۆ تاکی کورتاوەک و تاکێک بێت کە خەمی معریفەی بێت خەمی خوێندنەوەی بێت ینی کێشەی گەورەی ئێماوە نییە کە بۆ نمونە دەستگایەکی حکومی نایەت دامی مادیت بکە بەڵکو ئەوەیە کە تۆ دەستگا حکومیەکان ناوەندە پەروەردەییەکان ناوەندە زانستیەکان یاریدەدەرنین بۆ ئەوەی کە خوێنەر دروستکەن بۆ ئەوەی کە خوێندکاران وا لێ بکەن کە بە دوای معریفەیە بکەون زانستیان خۆش بێت ڕێزی کتێب بگرن. ئێمە لە ئۆکسفۆرد کە ئەو کتێبانە چابەکرێت 500 دانەی لێ چابەکرێت دیارە ئەگەر با بڵێن سەرنجی خوێندکارەکان بێ سەرنجی مامۆساکانی زانکۆ بێ ئەگەر سەرنجی
نووسەر و وەرگێڕ و چزام ڕۆژنامە نووس و هەتا دوایی بیت ڕێژەی تیراژی ئەم کتێبانە ئێجگار کەمە بەڵام هێشتا واش کە ئەم کتێبانە زۆر ئەمێننەوە ماوەیەکی دوورودرێژ چەند ساڵێک ئەمێننەوە تاوەکو ئەم کتێبانە بفرۆشرێن وەک گوتم نرخێکی زۆر ڕەمزیشە بەڵام قسە لەسەر ئەوەیە کە خەون و پەروەردەی تاکی کورد بە جۆرێک بچووک بۆتەوە کە لە ڕاستیە خەمی هێندەی ژیانی ئاساییەتی هێندە خەمی معریفەی نییە و ئەمە ژوای کردووە کە نیگەرانیەک دروست بێ بۆ سەرجەم ناوەندە ڕۆشنبیریەکان و لە ڕاستیە ناوەندی جەمال عیرفان یاخود دەستگای جەمال عیرفان خۆی سپۆنسەری مادی هەیە کەەوە گوتم دکتۆر تاها ڕەسووڵە لەبەرەوە پێم وانییە پێویستی بە حکومەت هەبێت بەڵکو زۆربەی کات ئەوەندەی من زیاتر پێمان خۆشەکە خۆی وەک گوتم پێویستی بەوەیە کە بۆ من ئەمانە دەستگیرۆی بکرێت دەستگیرۆیەکەوە گوتم لایەنی مادی ناگرێتەوە بەڵکو ئەگەر بێت و بۆ منە لە زانکۆکانە لە مؤسسەکانە داوات لێ بکرێت ئەم پرۆژەیە بناسیێنیت بە جۆرێک وەگەڵێ هاوکاریت بکرێت ناساندنی بە ناوەندەکانی خۆی کە لە ڕاستی ئەمە بۆ ئەوانێکن ینی خزمەتێکە بەوان ئەکرێت بەڵام ئەبینیت بە هیچ جۆرێک لە ڕاستیە ڕەنگە هەر ئاگاشیان لێنە بە پرۆژەیەکی وا بەڕێوەچێت بۆی بەشێکی زۆری وەرگێڕەکانیشمان لە ڕاستیە وەرگێڕن لە دەرەوەی زانکۆکان واتە وەگەڵێ وەرگێڕەکانیشمان ئەوانن کە لە ناو زانکۆکانان نین بەڵکو لە دەرەوە بۆیە بەداخەوە کە بەگشتی هاوکاری و پاڵپشتیەکان لە نێو با بڵێن دەستگا تایبەتەکان و لایەنی حکومیە زۆر لاوازە کە ئەمە وەک گوتم ڕەگاژۆیە لە لایەنی پەروەردە و زەینیەوە تاوەکو لایەنە مادی و بەرجەستەیەکەی قسەکانتان خۆش بێ بۆ ئومێدێکە هەم خۆتان هەم بەرهەمەکانتان ببینین لە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی کەسانێکی زانستی بتوان سودی لێ ببینن و بێتە دەرفەتێک بۆیان سپاسی هەردوو بەڕێز کاک محەممەد میکایلەکەین وەرگێڕ و کاک هەرێم عوسمان و سەرپەرشتیاری پرۆژەکە سپاس بۆ کاتێک بارەشی سپاس.